برز فرمانده هزن باکور ین دموکرات ین سر به حسد ابو عمر ادلبی لسر هیلا تلفون لگل میا برز ادلبی دما باش شر کل حلب هات اتنیکی بو وکه شر نابرا کرد و عرما جی هات دیتن نرین و لسر و یکی چیه؟ اولا تحياتي سلااو بۆ بەڕێستان جميع سلااو بۆ بینەران و بیسەرانی تۆڕی میدیا ڕوودا و بۆ هەموو کوردانی جیهانیش ما حدث ئەوەی ڕوویدا انه حرب ئەگە پێناسەی بکەین بەڕاستی پێناسەیەکی ئیتنینیە ئەمە چاواشەکاریە دەوڵەتێک هەیە هدفها ئامانجەکەی هەمیشە کوردە الكرد ممنوع کورد يحارب قەدەغەیە شەڕ بکات بە ڕێژکاوی لەگەڵ تا بڵێ بابەتەکە نەک زیاتر مێژووی بێت با بڵێن سەرکردەکانی عەرەبیش بە هەماشەوە بۆ نمونە باس لە سەرکردە نورەدین زەنگی دەکەین لە ناو عەرەبەکان و لە ناو کوردەکان جگە لە برایەتی هیچ شتێکی دیکە نەبوو پێکەوە ژیاین سەدان ساڵ پێکەوە ژیاین کورد و عەرەب جگە لە خۆشەویستی و برایەتی و تەبایی هیچ شتێکی دیکە نەبوو لە ناو هەمان قوتابخانە خوێندمان لە ناو هەمان ماڵ بووین هاوسەرگیریمان کرد ناکۆچی و ململانیمان نەبوو کاتێک کە کورد چەک هەڵدەگرێت دەوڵەتێک دەیەوێت هەموو کوردێک بکوژێت کە چەک هەڵبگرێت ئەمە دەتوانم بەم شێوە پێناسەی بۆ بکەم باشە برز ادلبی نها ئێرش لەسەر بەنداوە تشرینێژی دەست پێکردنە گەل و پلانێکە بەرفرەتر هەیە لە دژی ناوچەین بن دەسڵاتە حەسەدێ؟ ئەم هێرشانە بۆ وروژاندنی دووبەرەچیە و بەڕاستی بۆسەیەکە بۆ ئەوەی کە ببێتە پریشکێک جەنگێکی زۆر گەورە ڕوو بدات سەرکردەکان باش دەزانن چۆن بیر دەکەنەوە و سەرکردەشمان هەیە باش دەزانن چۆن بیر دەکەنەوە چۆن کار دەکەن چۆن هەڵوێز دەکەن و دان بە خۆیان دادەنێن ئێمە تا ئاستی کۆتایی دان بە خۆمان دادەنێ بەڵ دوان ئالۆزیاندا حەسەدە حتانی نەها بێدەنگە یعنی تەسوەردان نەکرد باشە حتا کینگێ بە سەبر حەسەدەی نێزیک ببە ئێمە پابەندین نەک تەنیا بێدەنجین پابەندین بە بێدەنجی بۆ ئەوەی کە ناوچەکە نەکەوێتە ناو جەنگێکی فراوانەوە چونکە تورکیا ئەمەی دەوێ تورکیا جەنگێکی گشتگیری دەوێ بۆ ئەوەی ناوچەکە بخاتە ژێر ڕچێفی خۆی و ڕێکەوتنی دێ ئازار شکست پێبێنێت برز ئەدلبی نەها بێژن ئاگربەستێک هەیە تو بێژی ئەو ئاگربەستا بەردەوام بکە یان بچە ئەوەیەکی احتمالە چایەک و بشکێنە وێ ئاگربەستێ ئێمە بەردەوامین بۆ پاراستنی ئاگربەست تاوەکو بزانین چ جۆرە پیلانجێڕیەک دەجێڕن هەموو کاتێک دەیانەوێت دووبەرێکی دروست بکەن دووفاقی دروست بکەن لە نێوان کورد و عەرەب ئەوەی کە فەرمانی بە داعش کردووە هێرش بکاتە سەر کۆبانێ هەر هەمان ئەو کەسانن کە هێرشیان فەرمانیاندا هێرش بکرێتە سەر ئەشرەفی و شەخ مەخسوود بەڵێ بنەڕینەوە ئەگەر ئەوەیەکی هەیە و جارەکەدن گوت و بێژدنەوە بەرە حکوومەتی و هەسەدی بە دەست پێ بکەن ئێمە مەرجەکانمان هەیە و قسەمان لەبارەی مەرجەکانمان کردووە داوای زەمانەتی نێودوڵەتی دەکەین هیوادارین لە بڕیارداندا زۆر جددی بن بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەروەها وڵاتانی عەرەبیش زامن کار بێن گەرەنتی کار بێن و سوورین لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئازار.
گلک سپاس بو برز ابوبر ادلبی فرمانده هزین باکور ین دموکرات ین سر به حسده لگل مبو سپاس کم